موچە وەک دۆسیەکی گرنگی ژیانی خەڵکی هەرێمی کوردستان چەندین ساڵە لە چەقی ململانەکانی نێوان هەولێر و بەغدادایە و بۆتە کارتێکی فشار کە زیاتر لە 10 ساڵە زیانی یەکەم و کۆتایی تەنها بەرفەرمانبەر و موچەخۆری ئاسایی کەوتووە و بەرپرسانیش خێری مزادەکانیان لێچنیوەتەوە. ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی اتحادیەوە هەیە ئەزانێ زوعف و لاوازەکانی حکوومەتی کاربەڕێکرد چییە. ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی هەرێمیشەوە هەیە گوشارێکی حەقیقی لەسەر نییە تا ئەوکو ملکەچ بێ بەخواستی هاوڵاتیەکانی خۆی. هیچ گوشارێکی گوشاری ڕاستەقینەی ناوخۆیی نییە کە ئیسیانێکی مەدەنی سەرتاسەری بێ و لە ڕووی چەندایەتیەوە سەدان هەزار هاوڵاتی مانگرتن ڕابگەێنن و خۆپیشاندان بکەن. بەڵێ ئەمە دابەش بوو ئەم خەڵکە بەهۆی مەسائلی حیزبی و دوو زۆنی و ئەمانەوانێ بۆیە ستەمەکە لەسەر موچەخۆران نەکرێ بەوا بێ خۆیان خاوەندادێتی بکەن. هەموو گوشارە مەدەنیەکانیان سڕکەنەوە بۆی کە دەسەڵات ناچار بێ کە خواستەکانیان جێبەجێن. هەر بۆیە هەموو ئەوانەی کە کۆمەڵ لە کارنامە نوێیەکەیدا بۆ 4 ساڵی داهاتوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەڕوونی ئاماژە بەوە دەکات پارتی وێشێتی چەندین ساڵە بەدەست بە سەراگرتنی موچە خەڵکیان سزاداوە و وەک چەکێک بۆ چەوساندنەوەی فەرمانبەران بەکاریان هێناوە. هەروەها ڕخنە لە بەغداش دەگرێت کە لە جیاتی سزادانی بەرپرسان بە نەناردنی موچە سزای خەڵکی هەرێمی کوردستان دەدەن و لە بەرژەوەندیەکانی بەرپرسان نادەن. ئێمە لە ڕوانگەی پەرۆشیمان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتی موچەخۆران کە ساڵانێکی زۆرە بەڕاستی ینی بە پردی سەری و ئازار و منێتێکی زۆر و بەڕاستی ژیان تێدەپەڕێنن. ینی موچە هات و موچە نەهات و لێ بڕا و لێ نەبڕا و بۆیە ئێمە لەم ڕوانگەوە حەقەتەن بە ینی ئەرچی سەرشانی خۆمانمان زانیوە کە نوێنەرانی ئێمە وەکو کۆمەڵ ئێمە و پێش ئێستاش نەک بۆ بانگەشی هەڵبژاردن ئێمە پێش ئێستاش لە دیدارە سیاسیەکانمان لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق و لە هەرێمی کوردستان ڕەمان گەیاندووە پێمان گوتن کە کاکە بەینی بابەتی موچەخۆرانی هەرێمی کوردستان تێکەڵ بە بابەتە سیاسی ململانی سیاسیەکان مەکەن. ئەگەر ئێوە کێشتان لەگەڵ سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە لەسەر هێندێک پرس و بابەتی دیکە پرسی یاساییە پرسی دەستوریە ئەوە دادگایشی فدرالی هەیە فەرم پەرچێشیان کەن بۆ ئەوەندە لێ محکەمەیان بکەن. کۆمەڵێک ڕێکار هەیە ینی کۆمەڵێک ڕێگا هەیە دەتوان ئێوە ئەوان محاسبە بکەن. بەڵام لە بری ئەوان بۆ هاوڵاتێکی فەقیر و هەژاری ئەم وڵاتێکە ئەویش هاوڵاتی عێراق لە کۆتاییدا بۆ محاسبە کرێ. حەقەتەن لەگەڵ ئەم بابەتین بە قەنەعەتەوە و بە هەموو توانەشمان و بەڕاستی پژی لەم بڕگە دەکەین بەدەست ئێمە بێ بچەسپێنێت. هەوڵەکانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوو ئێستایشدا بۆ ئەوەیە موچە لە سزادانی سیاسی دەربهێنێت تا چی دیکە فەرمانبەران و موچەخۆران باجی بێباکی و سەرۆڕەیەکانی پارتی وێچێتی نەدەن. کۆمەڵە داهاتووشدا هەروە دەبێت. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.